خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵا و کارانم بێکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. دەستپێک سەری ڕێز و نەوازش بۆ ئەوانەی کە بەناحەق ئەنفال کران. ئەمڕۆ یادی ئەنفال و ڕۆژی ئەنفالە کە بە 8 قۆناغ 182,000 هاوڵاتی ژن و منداڵ و پیری بێگوناح لە هەرێمی کوردستان ئەنفال کران و شوێن بزر کران. ئەگەر خەمخۆری و دڵسۆزان نەبوایە تا دوای وەزبەی کە خانوویەکەمی عێراق هەوڵیدا ڕووفاتەکانیش بە بێناس لە بیابانەکانی ناوەڕاست و باشووری عێراق ئەمانەوە. سەری ڕێز و نەوازش جارێکی تر بۆ قوربانیانی و بۆ ئەو جینۆسایدەی بەرامبەر بە کورد کرا. ئێمە شایەتی هێرشێکی درۆنی و موشەکی کۆماری ئیسلامی ئێران بووین کە ڕاستەوخۆ بۆ ئیسرائیل ئەنجامیدا. لە شەوی ڕابردووە شرۆڤەی جۆرا و جۆر لەسەر ئەو هێرشە دەکرێت. هەندێک پێیان وابوو کەمە سیناریۆ و ئیتیفاقی نێوان ئەمریکا ئیسرائیل ئێرانە. هەندێکی تریش پێی وابوو کە ئەمە سنووردارکردنی یاخود ئێران خۆی ناوێ ئەو بابەتە گەرم و گورتر بێت و بچێتە ڕاخۆی ڕاستەخۆ بچێتە ناو محوەری شەڕەکەوە. ئەگەرچی لە ڕێگەی پرۆکسیەکانەوە ئێران بەردەوام نەیشاردۆتەوە کە لە ناو ئەو شەڕ و ڕوبەڕووبوونەوانەدایە. ئەمە بەشێکی وردەکاری و نهێنیەکانی و چاوەڕوانیەکانی خەڵک تەنانەت بۆ وەڵامدانەوەکەی ئیسرائیلش کە ئیسرائیل ئەڵێ ئێمەش وەڵامی ڕاستەو خۆمانە بێ شرۆڤەیەکەین. 2000 پێشاتێکی تری گرنگ بۆ عێراق وەرێمی کوردستان ئەوەیە کە محەممەد شیع سوودانی ئێستا لە ئەمریکایە با یاوەری شاندێک. ئەمە تەنها سەردانێکی ڕاگوزەرە و تێپەڕێ یان قۆناغێکی نوێ لە عێراق وەرێمی کوردستان دێنێتە کایەوە. میوانی ئەم شەوی پانۆراما بەڕێز دکتۆرە نیکۆلا ئاشرەف سپۆڕی سیاسەتی نێودوڵەتی. دکتۆرە سوپاس بەخێر بێ. سوپاس بۆ دەرفەتە. زۆر بە سادەیی پرسیار بکەینەوەی شەوی ڕابردوو ڕوویدا اتفاقیە بوو سیناریۆ بوو یان قۆتەکەرەوە نەبوو چی بوو؟ ینی مەسەلەن خەڵک لێرەوە ئەوە 2 سعاتی تری ماوە درۆنەکان بگەن یان نازانم لە شتێکی دراماتیکی سەیرە چوو. ئەوەی دوێنێ شەو ڕوویە ینی نە بنەماکان نە پرەنسیپی کاری سەربازی یاخود ئەوەی کە پێوترێ پرۆسەی سەربازی نەدابوو نەریتی سەربازی پێشتر پێشاتی لەو جۆرە تەسەور ناکەم ڕوویا بێت. ئەوەی کە دوێنێ ڕوویا ئێمە ڕێک ئەتوانین ناوی بنین بریتیە لە نمایشێک کە پێشتر لەسەر بنەماکانی ڕێکەوتن کراوە چ لە نێوان ئێران و ئەمریکا بێ ئێران و ئیسرائیلا بێ. ئەوەی کە پێوترێ ڕێکەوتن لەسەر ڕێساکانی تێکەڵگژان ئەوەی کە پێوترێ قەواعدی ئیشتیباک. طبیعی ئێران یەک استراتیجی گرتووەتە بەر هەرگیزا و هەرگیز ڕاستەوخۆ لە دوای جەنگی جیهانی عفو لە دوای جەنگی ئێران عێراقی ڕاستەوخۆ بە هیچ جۆرێک لە جۆرەکان پێکدادان لەگەڵ هیچ وڵاتێکان ناکات. ئەوەی کە ئەیکات لە ڕێگەی هێزەکانی خۆی ئەوەی کە من ناومناوە پەلوپۆی ئێران هێزە میلیشیاکان لە بۆ نمونە لە یەمەنە لە عێراقا لە سووریایە لە لوبنانە تقریباً حماسیش ئەتوانین بڵین بۆ بەشێک لە هێزە پرۆکسیەکانی سەر بە ئێران لە ڕێگەی ئەمانە و پرۆسەکانی خۆی ئاماژەکانی خۆی ئەپێکیە. بەڵام ئەوەی دوێنێ شەو کە ڕوویە ئەمە ئەتوانم وای ناوە بنێ مۆشیکارێکەشی ئەبم جۆرێ بریتیە لە ئەوەی کە پێی ئەوترێ پاراستنی ئاوی دەموچاو یعنی پاراستنی شکۆمەندی دەوڵەتی ئێران. چکە ئێمە ئەزانین ئێران لەگەڵ ئەوەی ڕاستەوخۆ داخلی جەنگ نابێ جارێکی تر و لە هەمان کاتیشا هەرگیزا و هەرگیز جەنگ ناباتە ناو خاکەکەی خۆیەوە. هەمیشە لە وڵاتی سێیەم پرۆسە سەربازیەکانی ئەنجام ئەیە یاخود وەڵامانەوەی ئەبێ. ئەوەی دوێنێ شەو لەبەر ئەوەی کە طبعا ئەمە دوو ڕەهەندی هەیە. ڕەهەندێکیان پەیوەندیدار نییە بەوەی کە چەند ڕۆژێک لەمەوە پێش کە ئیسرائیل هێرشی کردە سەر باڵیۆزخانەی ئێران لە سووریا. طبعا ئەمە بۆ خۆی بریتیە لە پێشێلکاری بۆ یاسا و ڕێسانە و دەوڵەتەکان بۆ ئەو ڕێکەوتنامانەی کە پەیوەندی دیبلۆماسیەکان ڕێکەخن پەیماننامەی ڤێنە لەگەڵ ئەوەی ئەوە پێشێلکاریە. بەڵام ئەمە یەکەم جار نییە کە ئیسرائیل ئەبم جۆرە مامەڵە لەگەڵ ئێراناکە لە سەرەتای 2000ەکانەوە لە ناو قوڵایی ئێرانە لە پێگە استراتیجیەکانی یاوە لە کەسایەتی استراتیجیەکانی یاوە بۆ نمونە ئەو کەسانی کە زانان لە بواری ئەتۆمە یاخود ئەو کەسانی کە فەرماندەی سەربازی باڵان لێدانەکەی قاسم سولەیمانی لێدان لە کۆبوونەوەکانیان لێدان لە فەرماندەی سوپای پاسداران و قودس و ئەمانە لە دەرەوەی ئێران و لە ناو ئێرانی شاتەنانەت پرۆسەکانی ئەنجامداوە. لە بەرامبەرە ئێمە وەڵامەکانی ئێرانمان بینەوە وەڵامەکانی زۆر لاواز بن لە ڕووی سەربازیەوە. تەنانەت ڕاستە و خۆ بوێری ئەوەی نەبوو کە هێرشی بکاتە سەر ئیسرائیل لەبەرەوە وەڵامی لە وڵاتەکانی لە وڵاتی دەوروبەر وڵاتی سێم هەبووە بۆ نمونە لە هەولێریە
لە بەلوچستان ئەیە بە بیانووی جیاواز بە حسابی ئەوەی کە ئەمە مەترسی بۆ سەر ئەمن و ئاسایشی ئێران دروستەکە لێدانە درۆنیەکانی دوێنێ شەو تەبعاً ئێمە ئەزانین هەموو پرۆسەیەکی سەربازی وا پێویستەکە کات و شوێن و ساتی دیاریکراو ئەوەی کە پێ ئەوترێت لە زانستی سەربازیای پێوترێ کاژێری سفر یعنی بە شێوەیەکی کتوپڕ لانی هێرشبەر هێرشەکاتە سەر ئامانجە سەربازیەکەی خۆی ئەوەی کە دوێنێ ڕوویە لەگەڵ ئەوەی ئەو بنەماییتیانە بوو ڕاستە بەسەر ئاسمانی چەند وڵاتێک کاتێ پەڕ ئەبێت بەڵام ئێمە یەک شتەزانی زۆر جار لە کاتی جەنگا کۆمەڵە پرەنسیپ هەیە وڵاتی هێرشکار بە هەندوەری ناگرێ و ئێرانیش وڵاتێک نییە ئێمە بەو ڕوانگەیەوە تەماشایکەین کە ئەمە بریتێ لە وڵاتی کە وابەستێ بە یاسا و ڕێسانە و دەوڵەتەکان و پرەنسیپی تێکەڵگژانی جەنگی جێبەجێ ئەکا لەبەر ئەوەی دوێنێ کە ئێران کردی بریتی بوو لە وەڵامدانەوەیەک و ڕازیکردنی ڕای ناوخۆی ئێرانی بەوەی کە ئێمە تا ئێستا دەوڵەتی سیستمی سیاسیمانێت توانای سەربازیمانێت توانای بەرپەرشدانەوەمانێ لە کاتێکە ئێران لە ناچاریا بوو یان شتێکی ناچاری بوو یان بابەتێکی تری شێدیوێکی تری بابەتەکە بریتێ لەو سەردانەی کە محەممەد شیع سوودانی بۆ ئەمریکا کردی چونکە ئەم سەردانە کۆمەڵێ لێکەوتی هەیە کە دواتر ئاماژەی پێ مەترسی ڕاستەوخۆ لەسەر ئێران دروست دەکات دەسەڵاتی بەتەواتی لە ناوچەکە ناهێڵێت ئەتوانین کەمی ئەکات ینی تا ئاستی نەهێشتن چکە مازانین ئەم قۆناغی کە ئێستا ئێمەیان بریتێ لە قۆناغی دابشکردنی هەژمون لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە و عێراقی شەقەکەیەتی بۆ پێکە پێگەیەکی استراتیژی هەیە قوڵایی استراتیژیە چ لە ڕووی سەرچاو سامانی سروشتی بە چۆکو ڕێڕۆبێ بە نسبەت ئەمریکا و ئیسرائیل و وڵاتە هاوپەیمانەکانی ئەمریکا ئەوەی وەڵامدانەوە کە ئێران وەڵامدانەوەیکی لاوازە ئەیتوانی بە شێوە و تەکنیکێکی باڵاتری سەربازی وەڵام باتەوە بەسیترین نمونە ئێران خاوەنی تەکنەلۆژیاکی سەربازی تا ڕادێک پێشکەوتووە بۆ خۆی پێشکەوتووە بەراورد بە وڵاتانی ناوچەکە بەڵام بەراورد بێ توانە تەکنەلۆژیە سەربازیەکانی ئەمریکا و ئیسرائیل پێشکەوتو نیە بەڵام لانی کەم ئەیتوانی موشکی بالستی هەر لە ئێرانەوە ئاڕاستی تەلەڤیڤیکە ینی نەک دانیشە درۆم بنێرێ وەکو ئەوە بە دراوسەکەت بڵێ بێ زەحمەت من کاتێکی تریم سەردانی ماڵەکەتانەکەم کاژمێر ئەوە لە دەرگان فەرمو دەرگام لێ بکەرەوە ئەمە بە هەمان ڕیتم و ئەمە بۆ ئەوە نەبوو خۆی نەچێتە ناو گۆڕەپانی یاریەکە بێگومان پێشتر وتم ئێران بە هیچ جۆرێک لە جۆرەکان پێکدادانی ڕاستەوخۆ لەگەڵ هیچ هێزولانێکی ترا ناکات ئەمەی بۆ کرد بەسەلەن ماعدای ئەوەی سەردانەکەی محەممەد شیع سوودانی ئەمەی بۆ کرد ئەمە بۆ ئەوە بوو کە لە ناو خۆیەوە زەختی لەسەر بوو دوولایەنە ئەو فشارێکە لە سەرێت یەکەم ئێران ناوی ئەو پێگەهریمی کە هێتی لە دەستی بە چکە مازانین هەژمونی هەموو وڵاتێک پەیوەندیدارە بەوەی کە تا چەند لە ڕووی سەربازی لە ڕووی ئابووری ئەتوانێت خۆی بسەپێنێ لە ڕووی هەرێماتی لە ڕووی نێودەوڵەتی ئەمە دیوێکێتی لە ئاستی هەرێمی و نێودەوڵەتی و بە دیوێکی تریشە دۆخی ناوخۆی ئێران زۆر خراپە ینی لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە گەلی ئێران پاڵپشتی حکوومەت و دەسەڵاتی سیاسەکەی ناکە ئەوە لە هەمان کاتا گەندەڵێکی زۆریش لە ناو سوپای بڵاو بۆتەوە دۆخێکی تریژێ لە ناو ئێرانە بە هەمان شێوەی عێراق دەوڵەتت هەیە سوپایەکی شت هەیە ئەو ئۆپراسیۆن و چالاکیانەی کە فەیلقی قودسێکا زۆر جار وەزارەتی بەرگری ئێرانی ئاگاداری نییە ئاگای لێ نییە پرۆسە سەربازیەکانی ئێران ئامانجە استراتیژیەکانی ئێران بە دیاریکرا و بە تایبەتتر لە سووریا و لە عێراق بە تەواوەتی وا لە دەستی ئەچێ لە سووریا لە دەستی چوە لە عێراقیش لە کۆتاییەکەیەتی من تێڕوانیم وە ئەم سەردانەی محەممەد شیع سوودانی بە تەواوەتی و بە شێوەیەکی باش عێراق لەژێر دەستی ئێران دەرەکە بۆ پێی کە مبارەتبایەک شێ لەلایەن هێزە میلیشیاکانی عێراقەوە بەم سەردانی سوودانی بۆ ئەمریکا دکتۆرە مەسەلەن زۆر جار ئەو ترێک کە بابەتەکە ڕێکەوتنە مەسەلەن ئێران و ئیسرائیل کە دژن چۆن ئەو ڕێکەوتنیان کردو مەسەلەن حتا ئێستاش سلۆڤەکارێکم بینی لە یەکێک لە کەناڵە عەرەبیەکان باسیەوە کرد کە ئێستا خەریکی وەساطی ترن و ئەو اتفاقیە ئایا مخابراتە ئەو ڕێکەوتنە ئەکات ئەمریکا بۆیان ڕێگەخایانی لەکوێوە ئەکرێ خەڵک زۆر ئەو قسەیەکە خۆی بابەتێکەیە کاکزانانی تۆ ئەو پێداوگانی کە ئەیبینی لە مەیدانی سەربازیاکە لە چالاکی سەربازیەکانە ڕۆیە لە پرۆسە سەربازیەکانە ڕۆیە چەند ئاماژەیەکە زۆر ڕوونە یەکەم ئەو وەڵامدانەوانەی ئێران بۆ هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرخاکی ئێران چ لە ئێران بیاخود بۆ ئامانجە استراتیجیەکانی ئێران لە دەرەوەی سنوورەکانی ئێرانە ئێمە ئەبینین وەڵامدانەوەکە وەڵامدانەوەیکی ڕاستەوخۆی توند نییە ئەگەر وەڵامێکیشی هەبێت وەڵامەکەی بە دوو جۆرە یا وەکو ئەو هێرشەی دوێنەیە کە پێی ڕاگەاندن و ئاگاداری کردنەوە تەبعینە مازانین ئیسرائیل ئەوەی کە پێوترێ قوبەی ئاستین ئەوەی هەیە سیستمی تاد و چەندین سیستمی پێشکەوتووی دژە موشک و دژە فڕۆکەی هەیە کە ئەتوانێت کۆنتترۆلی هەر هێرشەیەکە کە ئەکرێتە سەری بە بەڵگەی ئەوەی زیانێکی ئەوتۆی بەرنەکەوت ئیسرائیل لەو هەموو درۆنی کە
وا تەقدیر کرا کە زیاتر لە 400 درۆن و هەڵگری چەند موشکێکی جیاواز و ئەم بابەتانێ. بەڵام ئەوەی کە ئەبیندێ لە شیکاری سەربازیە، ئێمە ئەزانین هێرشی سەربازی ئەبەم جۆرە ناکرێ و لە دەرەنجامی ئەوەی کە ئێران هەمیشە لە وتارەکانیان ئاڕاستە ئەکات بەم جۆرە، ئەڵێ ئێمە وەڵامدانەوەمانە بێت لە کات و شوێنی خۆیان. ئەم وەڵامدانەوانە تا ئێستا ئێمە نەمان بینیوە وەڵامدانەوەیەکی جدی بێ. بچووکترین نمونە کاتێک کە قاسم سولەیمانی ئەکوژدێت لە ناو فڕۆکەخانەی نێودەوڵەتی عێراقا، وەڵامدانەوەیکی ئەوتۆی نەبوو ئێران بۆ ئەمریکا. ئەوە لە هەمان کاتە لێدوانەکەی ترامپ زۆر ڕۆ بوو کە وتی ئێمە ئەو کاتێک کە ئێران بڕیاروا بوو هێرش کاتە سەر شواردەوری چەند بنکەیەکی سەربازیمان، ئێمە دڵنیا بووین لەوەی کە هیچ زەرەر و زیانێکمان پێ ناگەین یاخود پێشتر قسە ئەکرێ لە ڕێ مخابراتەوە و پەیوەندی مخابراتی بابەتێکی کاکزانە ئەنی خەڵکی گشتی واتی ئێگا کە دام و دەستگا هەواڵگیریە جیهانەکان تەنانەت لە کاتی جەنگی شابە جۆرێک لە جۆرەکان پەیوەندی و هەماهەنگی هەیە لە نێوانیانە، چ بۆ کاری پاراستنی ئەمن و ئاسایشی نێودەوڵەتی بێت، چ بۆ ئەو بابەتانی کە پەیوەندیدارن بە پاراستنی ئاشتی و ئاسایشی ناوخۆی وڵاتەکان خۆیانەوە. لەبەرەوە زانیاری دزە ئەکە ئەمە لە پاڵ ئەوەی کە هیچ دەستگایەکی هەواڵگری نێودەوڵەتی بە CIA شەوە نییە کە بە درێژایی تەمەنی خۆی جارێک لە جارەکان درزی تێنەکرێت یاخود دزەی تێنەکرێت مخابرات لە ناو مخابرات. بەڵێ لەبەرەوە هەم یعنی ئەوەی کە پێوترێت چاندنی خەڵک لە ناو دام و دەستگا هەواڵگیریەکانە، لەبەرەوە ئەمە بە دووسێ بابەت ئەتوانرێت شیکاری کرێ. ئەوەی کە ڕێکەوتن لەسەر پرەنسیپ و بنەماکانی تێکەڵگژان قەواعدی ئیشتیباک، ئەمە یەکەم. دوومە ترسی ئێران خۆیەتی لە دەستدانی دەسەڵاتی سیاسی تایە کە ناتوانێت بەرپەرشدانەوە ڕاستەخۆی ئیسرائیلکە و لە هەمان کاتە لە مەیدانی جەنگا حساباتێکی پێوتری حساباتی جەنگی. ئێران کاتێکە حساباتی جەنگی خۆی کە ئەزانێت توانای بەرپەرشدانەوەی ئیسرائیل زائیدەن ئەمریکای نییە لە ڕووی سەربازیەوە و لە هەمان کاتی جابەز دەم دوو وڵاتە نین، چونکە چەند وڵاتێکی عەرەبی بە تایبەتی وڵاتانی سیستمی خەلیجی بۆ نمونە ئیماراتە، کویتە، سعودیایە، قەتەرە، بەحرینە، ئەم وڵاتانە و ئەردەنیش ئەمانە ئەمن و ئاسایشی ئەم وڵاتانە ئێران بە جۆرێک لە جۆرەکان تێکیاوە. لەبەرەوە ئەگەر هەر هێرشێک بکرێتە سەر ئێران، ئەم وڵاتانەش ئەبن بە هاوپەیمانی ئیسرائیل لەگەڵ ئەمریکا هێرشەکەنە سەر ئێران. لەبەرەوە لەو ڕۆژێ لە ڕووی لەو هێرشەی شەوی ڕابردوو چی بەدەست هێنا؟ یعنی ئەگەر بڵێن ئەگەر چی هێرشەکەش نەوعی نەبوو یان سنووردار بوو، بەڵام چی بەدەست هێنا؟ لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەوە جارێکی تر ئەوەی سلمانەوە کە ئێران لە هیچ کاتێک لە کاتەکان توانای ڕوبەڕۆبوونەوەی بۆ پەرشدارەوەی هێرشە سەربازیەکانی ئیسرائیلی نییە کە زۆر جار ئیسرائیل لەناو قوڵایی استراتیژی ئێرانە و فەرماندە و هێز و تەنانەت ناوەندە دیبلۆماسیەکانیشی ئەگرێ بە ئاماژ بەڵامدانەوەیشی ئەو تۆی نییە. و دیوێکی تری بابەتەکە ینی ئەوەی کە پێوترێت لە کەدارکردنی ناوبانگی دەوڵەت لە ڕووی پێگەی سەربازی لە ڕووی ئامادەی لە کۆمەڵگەی نێودەوڵەتیە بەڕاستی بوو بەگاڵتە جاڕ ئێران بە جۆرێک لە جۆرەکان، ینی تا خەڵکی خۆمان لە هەرێمی کوردستانە کردیان بە نوکتە و بە گاڵتە پێکردن و لەسەر ئاستی ناوخۆی ئێرانیشە. تەمانگەلی ئێران گەلێکی زۆر هۆشیارن، ئەزانن ئەمەی کە ڕوو ئەیا بریتێت لە مانۆڕێکی سەربازی بێبنەما چی بە وڵاتانی خەلیج و وڵاتانی خەلیج بابەتێکە ئێران وتاری ئەبەم جۆرێ لەبەر خۆی خاوەنی بابەتێکەیە بەو ئاڕاستەیە هێرشەکانی کردووە کە ئێمە وڵاتێکی ئامادەین و توانای بەرپەرشدانەوەی هەر مەترسێکمانێ. بەڵام وڵاتانی ناوچەکە و بە عێراقیشەوە خۆیان ئەمەیان بۆ ڕوون بۆتەوە کە ئێران ئەو توانە سەربازی نییە کە بتوانێت لە بنەماکانی تێکەڵگژان کە ڕێکەوتنێکی ئەتوانی بڵین مەبدەئیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ لەسەری کراوە، ئەزانن بۆیان ڕوون بۆتەوە کە ئێران ئەو هێز و توانایی نییە کە بتوانێت ئاشتی و ئارامی ئەم وڵاتانە تێک بە ئەگەر هاتوو ئەو هێزە میلیشیانە نەبێت کە ئەوەی کە پێوتێ وەلا سەر بە ئێرانن یاخود ئەو هێزانی کە بە زمانە گشتێکەی خۆمان کە پێی ئەوتری ئەو هێزانی کە نانیشتیمانین و ئەجەندای دەرەکی وڵاتانی تر جێبەجێکن. ئەگەر ئەم هێزانە نەبن وەکو ئەوەی کە پێوترێ پەلوپۆی ئێران یاخود ئەوەی کە هێزە پرۆکسیەکان ئەتوانیش ئەوەشی پێ بڵێ، ئەگەر ئەمانە نەبن ئێران چ لە ناوخۆ چ لە دەرەوە ئەو ڕۆڵەی نییە کە ئێران خۆتەزانی مەسەلەن سۆماڵ و جیبۆتی ڕۆیشتووە، خۆتەزانی لێ یەمەن هەیە، مەسەلەن لە لوبنان هەیە. ئەمانە هەمووی مەسەلەن گەری هورمزیەکە کە لەوانەی کە دوێنێ بەرلەوەی ئەو هێرشە ڕوودا مەسەلەن دابەزی سەر کەشتیەک، ئەمانە هێشتا توانای ئێران دەرناخن. گەروی هورموز طبعاً زۆر کەس پێی وایە گەروی هورموز ئێران بەتوانا و بە کەفائی خۆی دەستی بەسەراگرتەوە، بەڵام بابەتەکە بۆ جۆرە نییە. وڵاتێکی زلهێزی وەکو ئەمریکا
بۆی ڕوون بۆتەوەی ئێستاکە لە کۆمەڵگەی نێودەوڵەتیە سەردەمی یەکجەمسەری نییە، یەکجەمسەری هێز، یعنی یەک هێز باڵادەست بێت لەسەر بە کۆی کۆمەلگای نێودەوڵەتیا بتوانێت هێژمونی خۆی بسەپێنێت. ئەمریکا گەشتۆتە ئەو قەناعەتە لەبەرەوە لەو ڕوانگەیەوە بەرژەوەندی وڵاتانی هەرێمی و هێزە نێودەوڵەتیەکانیش ئەپارێزێ بە بەڵگەی ئەوەی کە لە دوورگەی لە گەروی مەلەقە بەرژەوەندیەکانی چی نەپارێزێت. جارێکی تر لە بەندەری حەیفاوە لە لای ئیسرائیلەوە جارێکی تر بەرژەوەندیەکانی چین ئەپارێزێ و لەسەر دەریای سپی ناوەڕاست بەرژەوەندیەکانی تورکیا و رووسیا ئەپارێزێ و بە هەمان شێوە جارێکی تر لەسەر دەریای سپی ناوەڕاست جارێکی تر بەرژەوەندیەکانی چین ئەپارێزێ. ئەمە ئێران یان ئەمریکا لەم ڕوانگەیەوە ئەمە بە ئیتیفاقیان بۆ بەجۆری ئێستا هۆکارەکەی چی؟ هۆکارەکەی ئەوەی ئەم گەروانە بریتین لە دەرچەی دەریایی نێودەوڵەتی کە بازرگانی نێودەوڵەتی پیا ئەڕوا هەر یەکێک لەو گەروانە گەروی بابلمەندەب گەروی هورموز جەبەل تاریقیش ئەبۆ جۆرە و گەروی مەلەقەش ئەم کەنداوە خۆت ئەم ڕێڕەوە ئاویانە ئەمە جوڵەی بازرگانی نێودەوڵەتی تایە کە ئەم جوڵە بازرگانی نێودەوڵەتی ڕاستە خۆ پەیوەندیدارە بە ئاسایشی خۆراکی جیهانی و ئەمن و ئاسایشی جیهانی. یەک بابەتی تر هەیە بۆی بابەتەکە ڕوونتر بێتەوە پرەنسیپێکی پێوترێ پرەنسیپی کارتەر مەبدەئی کارتەر. مەبدەئی کارتەر تەبعاً لە هەفتاکان و ئەمریکا ئەمەی پێیڕەو کردووە ئەمە کورتەکەیەتی ئەڵێ هەرچی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە ناوچەیەکی استراتیجی گرنگ دائەنرێ و گرێدراوە پەیوەندیدارە بە ئەمن و ئاسایشی ئەمریکا و هاوپەیمانەکانی. بەواتایەکی تر هەرچی داهات و سەرچاوی سروشتی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەگەڵ هەرچی دەرچە ئاویەکان هەیە ئەمانە بەو خاڵانەدا ئەندێن کە گرێدراوی بەرژەوەندی ئابووری سیاسی سەربازی ئەمریکا لەبەرەوە لەو ڕوانگە و ئەمریکا کۆی ئەو ناوچانە بە خۆی بە خاوەنی ئەزانێ و بەرژەوەندیەکانی خۆشی تیا ئەپارێزێ. لەو ڕوانگە و بۆی پێکدادان ڕوونەیە لەگەڵ ئەو وڵاتانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن لەگەڵ هێزە هەرێمی و هێزە نێودەوڵەتیەکانە چونکە ئاماژەم پێ هێزی جەمسەرگیری یەکلایەنە لە جیهانە بوونی نەماوە ئەمریکاش ئەو ڕاستی ئەزانێت لەبەرەوە لەو ڕوانگەیەوە یعنی تاکە ڕەشح بۆ بابەتە چینە گەروی هورموزی بۆ ئێران جێهێشتووە بۆ ئەوەی جۆرێک لە جۆرەکان بە ئێران بڵێ ئێمە وەکو وڵاتێکی ئامادەی هەرێمی کە ئەتوانن خۆتان بەنەپاڵ هێزە نێودەوڵەتیەکانی نەیارمان مەبەست لە میحوەری رووسی چینی ئەو ئێرانەکە خۆی ئەیاتە پاڵی ئەڵێ ئێمە بەرژەوەندیەکانتانە پارێزین بۆی پێکدادان ڕوونەیە بە دیوێکی ترە ئەمە بۆ جۆرەیەت بریتە لە دابەشکردنی هەژمون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە نێوان ئەم هێزە نێودەوڵەتیانە. یەک بابەتی تریشمان بیر نەچێ ڕاستە لەسەر ئاستی نێودەوڵەتی و لە خیتابی دیبلۆماسی و زۆر جار سەربازی هەڕەشە ئەکرێ پەیام ئەنێردرێ بەڵام کە ناوەڕۆکی پەیامەکان ئەخوێنیتەوە هەڕەشێکی زۆر تون نییە بە جۆرێک کە بێتە هۆی تێکەڵگژانی سەربازی ڕاستەوخۆ. ئەمە دیوی یەکەم. دیوی دووەمی بابەتەکە بە ملیارات دۆلار ئاڵوگۆڕی بازرگانی هەیە لە نێوان ئێران و ئەمریکا لە نێوان ئێران و چینە کە قەبارەکەی ئەگاتە چەندین تریلیۆن دۆلار. لەبەرەوە بەرژەوەندی ئابووری وای کردوکەمانە سیاسی بڵێ وای کردووە کە ئەم وڵاتانە یەکیان پێ قبوڵ بێ بە ناچاری لەبەرەوە جەمسەری لە جیهانە نەماوە بڵێ هەر یەکە و لە شوێنێکە هەوڵ ئەیە کە بەرژەوەندیەکانی خۆی بپارێزێ بەڵام کۆی ئەم بابەتانە ڕێگر نەبووە لەوەی کە شەڕی سەپاندنی هەژمور بکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ پێیەی کە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتگەلێکی دەوڵەمەندن بە سەرچاوی سروشتی سامانی سروشتی لە نەوت و لە گاز و تەنانەت هەنێ وڵاتی قاڕی ئەفریقیشیە زۆر دەوڵەمەندن بە یۆرانیۆم ئەو مادەی کە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا پێویستی پێێتی و لە هەمان کاتا جوڵەی بازرگانی جیهانی بەشێکی زۆری ئەکەوێتە ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئێستا ئەگەر ئەوە بڵێن ئێران بەم هێرشەی شێوە ڕابردوو وەکو زۆرێک لە چاودێرانی سیاسی وتیان چۆ ناو جەبهەکە کە عنیان پاسیدا بۆ ئەوەی کە چێتە ناو ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ. ئێران هەرگیز ناچێتە ناو ڕوبەڕووبوونەوەی نەبوو هێرشە و نە بە غەیری ئەو هێرشە چونکە ئێران هیچ ئامانجێکی نەپێکاوە وتارەکان بۆ ئاڕاستەیە ئەڵێ ئێمە ئامانجەکانی خۆمان لەناو ئیسرائیللا پێکا لە کاتێک هیچ ئامانجێک نەپێکێراوە. بەڵام ئەوەی کە ئەیکا ئێران مجرد بوو ئەوەیەتی کە بە وڵاتانی هەرێمی بەگەلی خۆی بڵێ مەش ئامادەمان هەیە و ئەتوانین هێز و توانای بەرپەرشدانەوەی سەربازیمانەیە لە کاتێکە ئەو توانایان نیە و ئەژزانن ئەگەر بابەتێکی ئاوە ڕۆبا لەگەڵەوەی ناوچەکە ڕۆبەڕووی نەهامەتی ئەکاتەوە ئێرانیش سیستەمی سیاسەکەی ئەڕوخێنێ. بەڵام نە ئەمریکا ئەمڕۆ داوای ئەوێت
چکە پێویستی بە ئێرانە بۆ تێکدانی سەقامگیری وڵاتانی عەرەبی وڵاتانی ناوچەکە یعنی وەکو فاکتەری دروستکردنی گرژی و ئاڵۆزی پێویستی پێێتی چکێ مازانین لە هەر شوێنێکی دنیاە کە ئارامی و ئاسایش و سەقامگیری دروست بوو ئەو ناوچەیە گەشە ئەکا کە گەشەی کرد بۆی هێجارێکی ترها بلۆکێکی تری ئابووری بەهێز واژمونێکی سەربازی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروست بێت هاوشێوەی ئەوەی کە یەکێتی سۆڤێتی جاران هەبوو کە بە جەنگێکی 70 ساڵی جەنگی سارد تا کۆتایی پێهات توانە و ئابووری و توانایەکی سەربازی زۆری لە ئەمریکا برد ئەمریکا لەو ڕوانگەیەوە پێویستی بە ئێرانە لە ناوچەکە بمێنێتەوە بەڵام لە هەمان کاتیشە ئەوەی لێ قبول ناکە کە زیاتر لەوەی ئێستا هەیە پەلوپۆ بکێشێ و ئێستا ئێمە لە قۆناغی پەلوپۆکردنی تەواوی ئێرانین تەنانەت ئێران گەشتۆتە ئاستێک وردە هێزە میلیشیاکانی خۆی لە ناوچەکە لە دەستیاوە دوو هێزی میلیشیایی بەدەستەوە ماوە ئێماڵین سووریا کۆتایی پێهاتوە بەنسبەت یەمەنەوە هەنێ ڕێکەوتن دانوساندن داواکاری نهێنی هەیە کە حوسیەکان لە ئەمریکایان کردووە لە عفو لە سعودیان کردو حوسیەکان داوا لە سعودیا ئەکەن کە نێوەندگیریانکە لە بینی ینی ببێ بە نێوەندگیر لە بینی حوسیەکان و ئەمریکا لەگەڵ حوسیەکان و ئیسرائیلیەکانە ئەم هێزانی لەدەست دەرچووە بە تایبەتر ئەمریکا کە بە شێوەیەکی زۆر تونگ بردومانیکردن لەو ناوچانەی کە بەڵێ و لە هەمان کاتە ئەو هێزانی کە لە سووریا هەیبوو کۆتایی پێهاتووە ئەوە حیزب اللهی لوبنانیش ئەبینین حەسەن نەسڕوڵڵا و تارەکانی زۆر ڕوونە قسەکانیشی ڕووناڵێ ئێمە ناچینە مەیدانی جەنگەوە ئەگەر حساباتێکی وردی جەنگەکەمان نەکردبێت لەبەرەوە ئەو دیوێکی تری ئەم وتارە پێمانەڵە ئێمە توانە ڕۆبەڕۆبوونەوەی ئیسرائیل و ئەمریکامانە هێزەکانی عێراقی هێزە میلیشیاکانی عێراق سەردانەکەی سوودانی بوو ئەمریکا پێمان ئەڵێ یەک پرسیارەماوە بۆ بچینە سەر سەردانەکە تاوکەم و تر حەزەکەی سەد پرسیارکە ڕۆشتنی سوودانی بۆ ئەمریکا ڕۆشنێکی هەروەها کەزای و سەرپێی نییە گڵۆپی سەوزی گروپە چەکدارەکانی بۆ هەڵکراوە بەوەی کە بەرەو ڕێکەوتن لەگەڵ ئەمریکایە کۆتایی بە بابەتەکان بهێنێەوەی ئیسرائیل وەڵامەداتەوە پێت وایە وەڵامی ڕاستەوخۆ هاوشێوەی ئەوەی ئێران ئەم شەو مەسەلەن وا چاوەڕوانەکرا ئەم شەو وەڵامی ئیسرائیل ئەس وەڵامدانەوەی ئیسرائیل وەڵامدانەوەیکی استراتیجیە ئەو وەڵامدانەوەی کە تایە نەوزە نەهێز نەپارە بە خەسار نایە ئیسرائیل کاری بەوە نیە بە وڵاتانی ناوچەکە لە ئاستی نێودەوڵەتی ناوبانگی خۆی پارێزە و وڵاتێکی خاون هەژمون و هێزی سەربازی مامەڵە بکات لەبەرەوە ئێمە توانای سەربازی ئیسرائیلمان بینەوە پشتیوانی ئەمریکایە لەگەڵ هەنێ وڵاتی ناوچەکە بەوە نیە وتار لەسەرەوە دژە بەڵام لە ژێرەوە ڕێکەوتنی ژێربەژێر هەیە لەبەرەوە ئیسرائیل من پێم وانە وەڵامی ئەم هێرشە درۆنیانی هەبێ بەڵام ئیسرائیل لە هەر شوێنێکە بنکە و بارەگا یاخود دام و دەستگای سەربازی هەواڵگیری چەکداری گروپی میلیشایی ئێران ببینێ لە ئێستا تا 100 ساڵیکە لێ ئەدات بێ دوودڵی بێ گوێدانە بنەما و پرەنسیپەکانی یاسای نێودەوڵەتی بەڵگەش ئەوەیە کە لە گروپی کۆبوونەوەکان لە ناو بیناسەکەنیەکانە بێ ئەوەی گرنگی بە هیچ شتێک با لە لوبنان لیان ئەیە لە سووریا لیان ئەیە لەو شوێنانی زۆر جار لە قوڵای استراتیژی ئێران ئەیە لە هەمووی بەقوتر ئەو لیانەیە کە لە باڵیۆزخانەکانیە لە باڵۆزخانەی ئێرانیە لە سووریا لە کاتێکا بە پێ ڕێکەوتنامەی ڤێننا بۆ پەیوەندیە دیبلۆماسیەکان هەموو مەقەڕات و بینا دیبلۆماسیەکان پارێزراون بە هیچ جۆرێک نابێ هێرش بکرێتە سەریان و لەبەر ئەوەی دامەزراوەی مەدەنی سیاسین نابێ هێرش بکرێتە سەریان بە پێ هەر چوار ڕێکەوتنامەکەی جنێف کە قواعدی ئیشتیباک و شەڕدیاریەکە لەگەڵ دوو پرۆتۆکۆلە ملحەقەت لەبەر وەڵامی ئەبێت نەک بۆ ئەم هێرشە درۆنیانە بەڵام وەڵامی ئەبێت بۆ هەر مەترسێکە لەسەر ئەمن و ئاسایشی دروست بێت مەسەلەن بۆچوونی چیە دکتۆرە مەسەلەن ئەڵێ ئیسرائیل بەهۆی جارێ ئەو جەنگە دەرونیە زۆر شڵۆژا بۆ خەڵکێکی زۆر تەنانەت ئیسرائیلی جێهێشت ئەگەر بە پاڵپشتی ئەمریکانە بێ نمونەش خەڵک زۆر هەیبەتی شکانی هەیبەتی ئیسرائیل لەلایەن حەماسەوە مەسەلەن کە بینی لە شەو ڕۆژێکە بینیمان چی ڕوویدا تا ئێستاش مەسەلەن حەماس هێشتا ماوە حتا تەنانەت ئەخیر تەقریر ئەڵێ ئیسرائیل کە لە بەشێکی کشایەوە لە مەنتیقەی غەزە ئەڵێ تا ئێستا نازانێ حەماس لەکوێن ئەو تونێلانەی هەیە لەوەشە تا ڕادەیەک هەیبەتی هێزی ئیسرائیلی نەشکا ئەگەر ئەمریکانە بێت یەک ڕاستی هەیە ئەگەر ئێمە بین شیکاری کەین بە سۆس بە عاتیفە و لە ڕوانگەی ئاینی مرۆیەوە سێر بابەتێکی شتێکە ئەگەر هاتوو لە ڕوانگەی سەربازی سیاسی لەگەڵ سەپاندنی هەژمونی سێری بابەتەکەین شتێکی ترە ئەوەی کە ڕوو ئاجارێ شتێک نییە لەوەی کە پێی بوترێ دۆڕان یا بردنەوە لە جەنگا جارێ بۆ خۆی خابوورکردنی بەشی باکووری غەزە و ئەو هەموو کوشتاری کە ئیسرائیلێکە کە بە پێی هەموو پێوەرە و بنەما و یاسا نێو دەوڵەتەکان ئەوەی کە لە غەزەیە ڕوئە ئیسرائیلێکە
ئەو بە جینۆسایدا ئەندێ بە پێ ڕێکەوتنامەیەکی نێودەوڵەتی کە بریتە لە ڕێگریکردن لە تاوانی جینۆساید و سزادانی بکەرانی 1940 قسەمان لەسەرەوە نییە کە ئەمە تاوانی جەنگە و دژە مرۆڤایەتی و پاکتاوکردنە. بەڵام بەرامبەر ئەوە پێشتریش من وتومە هەر لەگەڵ جەناب تا پێم وابێ ئیسرائیل توانای شەڕی بەردەوامی نییە ئەوەی کێ پێوترێت چکە ئەو شتێک ڕوئەتیا پێوتری ئستنزافی تااقات یعنی بە هەدەردانی وزە و توانای سەربازی و بەڵێ کوی ئەم بابەتانە ئیسرائیل وەکو هێزێکی ئامادە لەبەر ئەوەی هاوپەیمانی ئەمریکا لە ناوچەکە لەبەر و ئاسایشی ئیسرائیل ڕاستەوخۆ گرێدراوە بە ئەمن و ئاسایشی ئەمریکا لەبەر ئەوەی وتەنانەت ڕێکەوتنیە هەر ئەتوانی بڵێ ئەو ڕێکەوتنێک کە ئێستا عێراق بەتەمابی کات لەگەڵ ئەمریکا بریتێت لە ڕێکەوتنی استراتیژی بەرگری هاوبەش لەگەڵ ئەمریکا هەیەی لەبەرەوە لەو ڕوانگەیەوە ئیسرائیل ئەستەمە ئێمە بڵین وڵا ئیسرائیل وڵاتێکە ئەکەوێت نیقاشێکە بوو کە ئەنوت ئێستاش بۆمان دەرنەکەوت تا ئەخیر لە دوان ئەو کەساتی ئۆپۆزیسیۆنەوتی ئێستاش بۆمان دەرنەکەوت ئەمە تەکتیکی مخابرات بوو ئەمە دەوڵەت ڕێگەی پێدا ئەمە چی بوو مەبەست لە لێدانەکە لا نانەوەی کە لە حماس لێداکە بەڵێ لێدانەکەی حماس طبعا تا ئێستا کۆمەڵە راپۆرت هەیە هەم لە هەندێک ناوەندی هەواڵگیری ئەمریکیە لەگەڵ ئیسرائیلا دراسی ئەکرێ چکە بۆ پێی کە ئەو سنوورە یاخود ئەوەی کە پێوتری قوبەی ئاسنین هی ئیسرائیل لەگەڵ ئەو سیستەمە بەرگری مشکیانی کە هەیەی وە لە هەمان کاتە ئەو توانە سەربازی کە لەسەر سنوورەکانی خۆی هەیەی بە توانایەکی تەکنەلۆژی بەرزی سەربازی پێشکەوتوو سنوورەکانی خۆی چاودێری ئەکا و لە هەمان کاتە ینی چاودێریەکە بە جۆرێکە کە ئەگەر هات و تەنانەت باڵندێکی بچووکیش بەوێ ڕەت بێ کامێرە حرارەکان ئەگرێت لەبەرەوە ئاڕاستەیەک هەیە و گومانیشە طبعا ئەمە تحقیق لە حکوومەتەکەی ناتانیاهۆ ئەکرێ ئەوترێت کارمەندەکانی خوان ئەوانەی کە چاودێری هێڵی سنووری ئەکەن لەگەڵ غەزە جموجۆڵی نەئاساییان بینیەوە و دەستگای موسادیشان لە بابەتەکە ئاگادار کردوێتەوە بەڵام دەستگای موساد یاخود با بڵێن حکوومەتی ناتانیاهۆ بابەتەکان بە هەند وەرنەگرتووە ئەمە دیوێکی تریشی وا ئەوترێت کە گوایە ئەمە بریتی بۆ لە ڕێکەوتنێکی نێوان ئیسرائیل لەگەڵ حەماسا کە بۆ جۆرەی هێرش بکرێت سنوورەکانیان بۆ بکرێتەوە بەڵام ئەمە پێم وایە بابەتەکە زۆر دوورە قسێکێکە ئەڵێن مەسەلەن ئەم هێرشە وای کرد پشتیوانی بۆ ناتەنیاهۆ دروستکا بۆ بابەتەکە چی ئێمە ئەزانین ئێرانی یاریەکی سیاسی لەناو ئیسرائیل پێ دروست دۆخی ناتانیاهۆ لەناو ئیسرائیلە دۆخێکی زۆر باش نییە پشتیوانی گەلەکەی لە دەستیاوە ئەوەی کە ئەمێنێتەوە ئەو گروپە ئەو یاخود ئەو حیزبانە حزبە ڕاستڕەوەکانن ئەوانەی کە ئێمە پیانەڵێن حزبە ڕاستیستەکانەوانی کە زۆر ینی ڕەگەز و ڕەچەڵک پەرستن ئەم بابەتانن حکوومەتەکان ڕاگرتووە ئەگەر ناخۆی وا بڕیار بوو ناتانیاهۆ بۆ خۆی هەواڵی دادگا بکرێت لەسەر کۆمەڵێ دۆسیی گەندەڵی کۆمەڵێ بابەتکە ئەمەش پاڵپشت نابێ بۆی و هەڵگرستانی شەڕەکە وا تەسەور ئەکرێت لێک ئەدرێتەوە کە گوایە ئەمە بریتی بۆ لە تاکتیکێکی ناتانیاهۆ بۆ مانەوە بەدەسەڵاتە بەڵام تێڕوانی ئێمە یان لە ڕووی سەربازی و لە ڕووی ئەکادمی و لە ڕووی یاساییشەوە لەسەر ئەم بابەتە هیچ وڵاتێک ئامادەی خۆی نییە و ئامادەیشی تیانە کە داخڵی جەنگێک بێت نەزانێت لێکەوتو دەرەنجامەکانی چیە بێت لەسەر گەلەکەی و لەسەر حکوومەتەکە ئەمە یەکەم دووەم ئەم بابەتە بریتی بوو لەو پلانە استراتیژیای ئێران کە لە ڕێگەی پەلوپۆکانی خۆی یان هێزە میلیشیاکانی خۆی لە دەرەوەی سنوورەکانەوە طبعا هێزی نیشتیمانی ئێرانی نین هێزی وڵاتانی ترن ئەم هەنگاوەینە بۆ ئەوەی ئەو ڕێکەوتن نامەی کە بڕیار بوو کە پێوتری ئاساییکردنەوەی پەیوەندی نێوان ئیسرائیل و سعودیا ڕوونەیە لەبەرو ئاساییکردنەوەی پەیوەندی نێوان ئیسرائیل و سعودیا هەڕەشەی ڕاستەوخۆ ئەوە بۆ ئەمن و ئاسایشی قسێک هەیە بەسەر بۆ بورە مەسەلەن ڕووی استراتیژی سەربازیەوە ئەگەر سیرکەین ڕاستە ئیسرائیل توانیوێتی بچێتە ناو غەزا زۆر لە بیناکانی یان لە بێگەکانی خاپۆری کردو بەڵام تا ئێستا مقاومە هەیە ئەمە پێی ناوتری هێشتا تا ڕادێک زعیفی ئیسرائیلەوە دەرناخایە سەربازی کاک زانا یەک شت هەیە هەچ میلەتێک لەسەر خاکی خۆی بجەنگێ کە بە خاک و نیشتیمانی خۆی بزانێ بجەنگێ هیچ هێزێک نییە لە دنیاە بتوانێت بیبەزێنێ ئەم نمونێ توانین لەسەر گەلی خۆمان جێبەجێکین وەکو ئەمڕۆ بەداخەوە ساڵیادی 36 ساڵی عادی ئەنفالە تەماشاکە ئەو هەموو نەهامەتی و جینۆساید و پاکتاوامان بەسەرهاتەوە لە یازال پرۆسەکە بەردەوامە ئەو هەموو دژایەتی ئەکرین ئەو هەموو هێرشە ئەکرێتە سەرمان لە وڵاتانی هەرێمیەوە بەڵام لەبەر ئەوەی گەلی خۆمان خۆی ڕاگرتووە لەسەر ئەرزی خۆی ئەمە خاڵیەکە و دووەمینیشیان پێم وانە حماس بەڕوبعێکی بزوتنەوە ڕزگاری خوازەکانی گەلی کورد لاواز بوو بێ لە ڕووی سەربازی پاڵپشتی دارایی پێشمەرگەی ئێمە کە لە شاخە ئەجەنگە بە جووتێک کالی لاستیکەوە بە کلاشینکۆفێکەوە کە خۆیان
ئەڵەن کە ژەنگاوی بۆ فیشێکی پێویستیان پێێنەوە بەڵام توانیتان ڕاپەڕین بکەن لە ڕۆژئاوای کوردستان توانیان ئەزمموی خۆسەردا بمەزرێنن لە باکوور خەبات بەردەوامە لە ڕۆژهڵات بە هەمان شێوە یەک بابەت زۆر گرنگە لە جەنگا بۆ ئەوی سەرکەوتوبی لە جەنگا ڕاستە هێزی دارایی و سەربازی حکومەکە بەڵام پشتیوانی گەل زۆر گرنگە ڕاستە هێز نیشتیمانی خۆتە بەرگری لێ ئەەکەی و لە هەمان کاتا پشتیوانی گەلت لەگەڵە ڕاستە لە چاوپێکەوتنەکانە کۆمەڵی کەس دڵی گەرمە حماسەی گرێ زۆر سەغڵەتە زۆر پەرێشانە لە بەروی ژمارەیەکی زۆر لە ناو غەزەیە کوژراون و نەهامەتێکی زۆر بەسەرگەلەکە هاتەوە بەڵام ئەگەر بیت لە ناو ناوەخنی بابەتەکە پشتیوانی بزوتنەوەی حماس و فەتحیشن تەنانەت یعنی دابەش بوون وەکو لای خۆمان کە ئەیبینین و لە هەمان کاتیشە هەموو تاچێک لەسەر نیشتیمانەکەی خۆی شارەزای بست بەبستی نیشتیمانەکەی خۆیەتی لەبەرەوە لەو ڕوانگەیەوە هەچ هێزێک بچێتە ناو هەج وڵاتێکی ترەوە ئەگەر دەستی خیانەتی و ناپاکی ناوخۆیی نەبێ بە هیچ جۆرێک لە جۆرەکان ناتوانێت دەسەڵات بگرێت. سەردانەکەی سەرۆکوەزیرانی عێراق ئەو سەردانێکی ڕاگوزەرە بەکارهێنانی بایدن بەکاری هێنێ بۆ پێگە جەماوەریەکان دموکراتیەکان نوێنەکە گەورەتر کەین بۆی بڵێت ئێمە هێشتا هەژمون مامناوەتە عێراق لەژێر هەژمونی ئێمە یان بابەتێکی استراتیژی و گۆڕانکاریە. ئەوەی سەردانەکەی سوودانی تەمان سوودانی ئەوەتی هاتووەتە سەر دەسەڵات و حکوومەتی وەرگرتووە جیاواز لە سەرۆکوەزیرانەکانی پێشخۆی تا ئێستا پێشوازی لێ نەکراوە لە کۆشکی سپی ئەم پێشوازی ئێستای بریتیە ینی بریتیە لە دەرەنجامی ئەوەی کە پێوتیە کۆنگرەی میۆنشن کە لە شوباتی ئەم ساڵاکرا هاریس جێگری سەرۆکۆماری ئەمریکا لە هامشی کۆبوونەوەکە تەمان باجارە باسی ئەو کۆنگرەی میۆنشنکەین خۆمان نەزانین کۆنگرەیەکی ئەمنی نێو دەوڵەتیە بابەتەکانی ئەم ساڵە سەر چەند بابەتێکی هەمە جۆر کۆبوونەوەکە ساسکرا یەکێک لەو بابەتانە بریتی بوون لەو هەڕەشانی کە لەسەر ئەمن و ئاسایشی نێو دەوڵەتی دروست بووە کە هەریەکە و لە شەڕی ئۆکرانیا لەگەڵ غەزەیە کەوا لێکدراوەتەوە واش تەماشا ئەکرێ کە رووسیا هۆکاری جەنگی ئۆکرانیایە و لە هەمان کاتا ئێرانی هۆکاری پێکدادانەکانی غەزە و حماس و ئیسرائیلە لەبەرەوە وڵاتە لەگەڵەوەی ئامادەییان نەبوو لە ئەو دوو مەلەفە مەلەفی سەرەکی بوون لە پاڵەویشا چەند مەلەفێکی ترەوە بۆ نمونەوەی کۆچکردنی نایاسایی ئەزمەی خۆراکی جیهانی کە جەنگ دروستی کرۆ لە هەمان کاتا ئەو بابەتی کە پێوترێ زیرەکی دەستکرد و گۆڕانکاریە ژینگەکانەوەوانە بابەتی لاوەکی بوون لەو کۆبوونەوەیە طبعا ئەمە بریتیە لەو لووتکەی یاخود لەو کۆنگرەی کە ئەکرێ بۆ پاراستنی ئاسایشی جیهانی ئاسایشی جیهانی بەدیوێکی ترا بەمانە چییە؟ بەمانەیە ئاشتی و ئاسایشی نێودەوڵەتی کە بنەمای سەرەکیە بەهۆیەوە ڕێکخراوی یەکگرتوەکان لە 1945 دامەزراوە کاتێک کە سوودانی بەشداری لەم کۆنگرەیە ئەکا یاخود بانگهێشت ئەکرێ لەسەر چەند بنەمایەک بانگهێشت کرا بۆ کۆنگرەکە یەکەم کە بانگهێشت کرا پێی وترا ئەگەر خۆت بە بەشێک یاخود وڵاتەکەی خۆت و حکوومەتەکەت بە بەشێک لە پارێزەری ئاشتی و ئارامی لەگەڵ ئاسایشی جیهانی ئەزانی فەرموو بەشداریکە بە پێچەوانەوە ئەخرێتێ دەرەوەی ئەم بەهەزنەیە وەکو لایەنێکی تێک دەربوو ئاشتی و ئارامی نێودەوڵەتی مامەڵەت لەگەڵا ئەکرێ. سوودانی دوای دانوساندن و گفتوگۆکردن لەگەڵ هێزە میلیشیاکانی سەر بە ئێرانە کە لە ناو خۆشیان ئادابەش بوون بەشێکی بەرپەرچ ئەیاتەوە و بەشێکی هێور ئەوەستێ بۆ نمونە جەماعەتی عەسایبی ئەهلی حەق و ئەمانە بێدەنگن بەرامبەر بە ئەمریکان و جەبا و حرەکەی مقاومەتی ئیسلامی جوڵەیەکیان هەبوو دوایین و جەباش بێدەنگی هەڵبژارد ئەمانە ئۆکەیەکیان نا بە سوودانی کە بەشداری کۆنگرەکەکە دەرەنجامی بەشداریکردن لە کۆنگرەکەیە ئەم نامەی بە ئەمریکاگەیان کە بەڵێ ئێمە ئامادەین و ئەمانەوێت ببین بە بەشێک لەو وڵاتەی یاخود لەو پرۆگرامەی کە نەتەوەی بەناو نەتەوە یەکگرتووەکان سەرپەرشتی ئەرکا و ئەمریکا لە ئەسڵا جوڵای نەرێتی ئێمە ئەمانەیە ببین بە بەشێک لەو پرۆسەی کە پێی ئەوترێ پارێزەری ئاشتی و ئاسایشی نێودەوڵەتی و ئاسایشی جیهانی لەبەرەوە لەو ڕوانگەیەوە ئەم سەردانی سوودانی دەرەنجامی ئەو بابەتێ. سەردانەکەی سوودانی زۆر لە کەناڵەکانی ڕاگەاندنی عێراقەوە زەخم کراوە بۆی ئەجەندای سەردانەکەی هەمە ڕەنگەوە هەمە چەشنە بەڵام لە بنەڕە تاوانیە. ئەو سەردانێت پۆینتە هەرە گرنگەکان شەن بابەتێکی جیاواز بە ڕووکەش ئەگرێتە خۆی بۆ نمونە بابەتی گەشە پێدان ئەگرێتە خۆی بابەتی ئەوەی کە پێی ئەوترێ بەرەو پێشوونی ئابووری ئەگرێتە خۆی بابەتی پەروەردە بابەتی جێگیرکردنی هێزی سەربازی مامەڵەکردن لەگەڵ هەڕەشەکانی تیرۆرا بەڵام لە بنەڕەتە دوو بابەتی سەرەکی میحوەری گفتوگۆیە و ئەوەی کە پێوترێ سپۆت پۆینت یعنی خاڵی نوقتەی لەسەر وەستانە یەکەمیان بریتیە لەوەی کە ڕێکەوتنامەیەکی چوارچێوەی استراتیژی لەگەڵ ڕێکەوتنامێکی تری ئەمنی هەیە دوو ڕێکەوتنامە 2008 ئەوە
بە چەند هەنگاوێک جوڵی پێ بکرێت یا ئەوە تا کارا بکرێتەوە یا ئەوە تا هەموار بکرێتەوە یا ئەوە تا ئەم ڕێکەوتن نامێ بگۆڕێ بۆ پەیمان نامە طبعا هەمووی لێکەوتی تایبەت بەخۆیە ئەمە خاڵی یەکەمە کامیان نزیکترە ئێستێ مەسەر ئەوە مەسەلەی ئەوەی کە طبعا سوودانی بە هەموو جۆرێک لە جۆرەکان ئۆکەی لە هێزە میلیشیاکانی عێراق وەرگرتووە کە دەستکراوە بێت لە مامەڵەکردن لەگەڵ ئەم بابەتەیە ئەوەی کە پێشبینی ئەکرێ و تەسەور ئەکرێ ئەمریکا چی ئەوێت نەکامی نزیکترە چونکە عێراق ئێمە خۆمان دەزانین لەژێر وسایی ئەمریکا و لەژێر بەندی شەشە ئەمریکا چاودێری ئەکات کە ئەبێ پرۆسی سیاسی تا استقرارکە ئەوەی کە ئەمریکا ئەوێت ئەم ڕێکەوتن نامەی چوارچێوەی استراتیژی و ئەمنیە بگۆڕێ بۆ ڕێکەوتن نامەی استراتیژی چوارچێوەی ئەمنی و استراتیژی بۆچی لەبەرەوەی ئێمە ئەزانین کاتێک کە ئەبێ بە ڕێکەوتن نامە بە پەیمان نامە التیزامات لەسەر هەردوو لا دروستەکە ئەمە یەکەم دوو مانەوەی ئەمریکا بۆ درێژمەودا زیائەکە و مانەوەی ئەمریکا لە ناوچەکە خۆی هیچ چۆڵی ناکەوە ینی بە دڵنیاییەوە بە ئاشتی بە شەڕبێ ناوچەکە چۆڵ ناکە بەڵام ئەوێت بەرجێکی یاسایی درێژمەودا بکات بەمانەوەی لە عێراقا بۆ ئەوەی لانی کەم ئەوەی کە پێ ئەوترە پرەنسیپی کارتەر بتوانێت جێبەجێکە ئاسایشی وزە ئاسایشی ڕێڕەوە ئاویەکان ئاسایشی خۆراکی خۆی و هاوپەیمانەکانی بپارێزێت لەبەرەوە ئەوەی کە سیناریۆکان ئەبەم جۆرێ سیناریۆکان ئەخرێتە بەردەم سوودانی ئایا ئەمانەوێت کارایکەینەوە ئەگەر کاراکرێتەوە ئەوە هێزە میلیشیاکان یاخود ئەو هێزانی ناو عێراق کە سەر بە وڵاتانی هەرێمین بە دیاریکراوی سەر بە ئێرانن ئەمە بۆی هێجاری کە لە هەڵبژاردن ناوەکو بابەتێکی گەرمی هەڵبژاردن بەکاری بێنن لە پەرلەمانە بیکەن بە عاملی ینی بە فاکتەری دروستکردنی ئاژاوە گێڕی و ئەوەی کە پێوترێ شڵۆقاندنی ئیستقرار بەڵێ ئەمە لەلای ئەمریکا ڕەفزە بابەتی دووەم ئەگەر لە خراپترین حاڵەکانە نەگەن بەوەی کە بیکەن بە پەیمان نامە ئەو وەکو هەمواری ئەکەنەوە هەموارکردنەوەکە بە جۆرێ بێت کە مانەوەی ئەمریکا لانی کەم بۆ مام ناوەند مەودە 50-70 ساڵ جێگیر بکات وەکو ئەوەی کە ڕوویە دوای جەنگی جیهانی دووەم کە هێزەکانی ئەمریکا بە پەیمان نامێک لە ئەڵمانیا ماونەوە کە تەنانەت لەم ساڵانەی دوایە لە هەشتاکانە کە ویستی ئینسیحاب بکاتەوە گەلی ئەڵمانی مزاهرەیان کردوتیان تا ئێستا ئێمە هێزی سەربازی ئێمە توانای بەرپرژدانەوەی مەترسیەکانی رووسیا و وڵاتانی ناوچەکەی نییە یاخود وەکو ئەوەی کە لە کۆریای باشوور هەیەی لەبەر ئەوە لەو یابانی لەو ڕوانگەی و ئەوێت بەم جۆرە بمێنێتەوە بەڵام مانەوەی هێزەکە بەم جۆرە هەمەلایەنە یەکەم خزمەت بە ئەمریکاکە و دووەم خزمەت بە گەلی عێراقەکە لەبەرەوە تا ئێستا دام و دەستگا سەربازیەکانی عێراق دام و دەستگا ئەمریکانی عێراق لە ئاستێکانی کە بتوانن ئەمن و ئاسایشی عێراق بپارێزن لە مەترسیەکانی تیرۆر و هەڕەشەی وڵاتانی دەوروبەر و لە هەمان کاتە ئەم هێزە سەربازیانە توانای پاراستنی پرۆسی سیاسی ناوخۆیان نییە بە بەڵگەی ئەوەی کۆی ئەو فشارانی کە لەسەر کورد دروستکرا لەسەر سونەکان دروستەکرێت تا ئێستا ئەم هێزانە نەیانتوانیوە نە هێزێکی سەربازی نیشتیمانی بێلایەن بن و نەتوانی ویشانە هەڵوێستەیەکیان هەبێت لەوەی کە دۆخەکە ئاڵۆز نەبێت و نەشڵەقێ لەبەرەوە لەو ڕوانگەیەوە و بە دیوێکی تریشە ئەگەر هاتوو ئەم بابەتە گۆڕا بۆ پەیمان نامە ئەبێت بە پەیمان نامەیەکی استراتیژی بۆ بەرگری هاوبەش لە نێوان عێراق و ئەمریکایە ئێستا پێتەڵەم هێتیانە ئەبێ بە پەیماننامەیەکی استراتیژی بۆ بەرگری هاوبەش لە نێوان عێراق و ئەمریکا ئەمە بە دیوێکی ترە ڕاستە خزمەت بە عێراقەکە بە شێوەیەکی گشتی بەڵام بە شێوەیەکی ڕاستەوخۆ خزمەت بە کورد دەکات چکە بوونی ڕێکەوتنامەیەکی ئەلەم جۆرە ئەمریکا ئەخاتە ژێر ئیلتیزامی ئەوەی کە هەر هەڕەشەیەک و مەترسێک لەلایەن هەر وڵاتێکەوە بۆ نمونە و هەڕەشە و گوڕەشانی کە تورکیا لە هەرێمی کوردستانێکە ئێران ئەیکا سووریا ئەیکایەوە هەر وڵاتێکی تری هەرێمی کە ئەیکات ئەمە ئەمریکا ئەو وەختە ئەبێت بە قەڵغانی بەرگریکردن لێمە لەبەرەوە بە پێی ڕێکەوتنامەیە ملزمە بێ وابەستە ئەبێ و لە هەمان کاتیش عێراق کۆمەڵ ئیلتیزاماتی هەیە سەرێکێک لەو ئیلتیزاماتانە هەڵگرتنی نیوەی مەسروفاتی هێزە سەربازێکە لە ناوخاکی عێراقا پاراستنی بنکە و بارەگاکانیانە کە جاری کەشێڵێمەوە بنکەی سەربازی عین ئەسەد جێگەی بنکەی سەربازی ئەنچەبلیک ئەگرێتەوە لە تورکیا بە تایبەتر کە عەقدەکەی کوا خەریکە لە سەروبەندی کۆتایی پێهاتنیایەتی و تازەی ناکاتەوە بەڵام ئایا سوودانی بۆ وەڵامانەوەی ئایا سوودانی ئەم دەسەڵاتی هەیە بەڵێ سوودانی ئەو دەرفەتەی پێدراوە بە بەڵگەی ئەوەی کە هێزە میلیشیاکانی عێراق گڵۆپی سەوزیان بۆ هەڵکردەوە لە هەمان کاتە ئەم تەوژمە جوڵەیی ئێران لە ڕووی سەربازیەوە بەوەی کە بڵێ ئێمە ئامادەیمانی هێرشە درۆنەکانی دوێنێ شەوی و ئەو جمع جوڵانەی کە ئەیکا ئەمە بریتێ لە پەلەقاژەکانی کۆتایی لەبەر ئەوەی بۆ ئێران ڕوون بۆتەوە کە چیتر توانای دەست بەسەراگرتنی تەواوەتی نەماوە بەسەر هێزە میلیشیاکانی خۆیان لە دەرەوەی سنوورەکانی خۆی وە نەرمینواندنی هێزە میلیشیاکان بۆ چەند فاکتەرێکە دەڕێتەوە. کورد پۆینتێکی گرنگە هەرێمی کوردستان بە تایبەت هەرێمی کوردستان
لو سەردانی محەممەد شاه سوودانی بێگومان لەبەر ئەو یەک بابەتەیە لە مامەڵەکردن لەگەڵ ئەمریکا طبعاً هێزەکانی هاوپەیمانان ئەمریکا بەشێکە لە هێزەکانی هاوپەیمانان بەڵام لە بنەڕەتە هێزی هاوپەیمانان خۆی بریتە لە ئەمریکا یعنی ئەمریکا ڕۆڵی سەرەکی تیا ئەگۆڕێ لەم ڕوانگەیەوە کاتێککە داوای دەرکردنی هێزەکانی ئەمریکا کرا لە عێراقا کورد بە جۆرێک لە جۆرەکان بێلایەنی و بێدەنگی نواند کە لە کاتێکە ئەبووە بۆ پاراستنی بەرژەوەندی نیشتیمانی و نەتەوەی کورد هەردوو حزبی دەسەڵاتدار من زۆر بەڕوونیڵم پێش بۆ مجاملە ناکات چکەم بابەتێک ئاسایشی نەتەوەیە ئەبووە یەکێتی و پارتی بەدەنگێکی زوڵال بیاوتە نەخێر ئێمە وەکو پێکاتێکی سەرەکی عێراق ڕازی نین کە ئەمریکا بچێتە دەرەوە سەرۆکیەتی ئەمەی وت لە وەتەقان ڕافیدەی وتی پێ ئەمریکا هێشتا ضرورەتە بمێنێتەوە ضرورەتە بۆ مانەوە بۆ پاراستنی کورد و پرۆسی سیاسیش لە عێراقا بەڵام بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان ئەوەی نەوت بەڵام مەبەستم لە چییە وتاری سیاسی ڕاستەخۆی ڕوون بە وەرەقە ئەمە بۆترێ ڕاستە لە منتەدایەک ئەوترێ بەڵام ئێمە بۆ خۆمان نەزانین منتەداکانی ئێمە لە ئاستی ناوخۆی نێودەوڵەتی و منتەدای لۆکاڵین ئینتەرناشناڵین عینە و دەوڵەتینی تا بگاتە ناوەند و بڕیاری سیاسی ڕاستە بە راپۆرت بەرزەکرێتەوە بەڵام ئێمە بێ ئاگاداری ئەوەش بین هەم باڵیۆزی چاودێری ئەکرێ ئێستا ویستم ئەوە ئاماژە پێ بەم هەم نوێنەری نەتەوەیە گرتووەکان پلاس خارت هەم ڕۆمانسکی لە باڵیۆزی ئەمریکا لە عێراقمانە راپۆرتەکان بەرزەکەنەوە بەڵام ئەوانیش جارێکی ترگومان لەسەر راپۆرتەکانیانێ بۆ پێی کە سەرکەوتو نەبوون لە کاروبارەکانی خۆیانە لە ناو عێراق و لە هێورکردن سەرکەوتو نەبوون و راپۆرتیشیان لەسەر و داخوازی نێودەوڵەتیشیە بۆ لابردنیان لەسەر ئەم بابەتە بۆ لایەنداریتیایە و کۆمەڵێک ئەرکیان لەسەر بۆ کە نەیانتوانیوە پێشێلیکەن بەڵام هینەوە سەر بابەتی کورد بەڵێ کورد لەم نێوەندە زۆر گرنگە کورد ئێستا ئێڵێمەوە کورد دەرفەتی زێڕینی کووردە ئەلم قۆناغا لە بەرونم قۆناغا لۆبی کورد لە دەرەوە نوێنەراتیەکانی کورد نوێنەراتی حکوومەت بێ یا حزب بێ ئەتوانێت لۆبیەکی زۆر باشکە لەگەڵ سونەکانی عێراق چکە ئەوانیش ئەوەی پێوتریە زوڵم لێکردن ئستقساکردن یعنی ستەم لێکردنیان بەرامبەر کراوە ئەکری ئەمانە هاوکاری شیع سوودانی بن بۆ ئەوەیلانی کەم ئەو اتفاقی استراتیژی و ڕێکەوتنامێ بگۆڕێ بە پەیماننامە بۆی کورد لە میێوەندیا هەڵبژاردن بۆ ئەمریکا و وڵاتانی یان یۆنامی گرنگە لە هەرێمی کوردستان وڵای بابی مەسەر هەڵبژاردنەکەی ئەمریکا ئەوەی کە بایدنیش بۆچی ئەم هەنگاوەی ناوە طبعاً دەنگێکی زۆر ناڕازی لە ناو ئەمریکا لەلایەن حزبی کۆماریەکانەوە لەگەڵ ئەوانی کە بە هیچ جۆرێک لە جۆرەکانە لەگەڵ سوودانیادا بنیشن بۆ پێی کە سوودانی سەرۆکوەزیرانێکی لاوازە دەوڵەتەکەی دەوڵەتی میلیشیایە بەڵام بایدن لەبەر ئەوەی لەناو ئەمریکا دام و دەستگای نیشتیمانی پرۆسی سیاسی و ئاڕاستی استراتیژی دەرەکی و سیاسەتی دەرەوەی ئەمریکاکەن پێشوازی لە ئەکاتەنانەت چەند سیناتێکیش داوایان کرد کە بە هیچ جۆرێک لە جۆرەکان بایدن بۆ خۆی دانێنیشێ لەگەڵیا یەکێک لە مستەشارەکانی دابنیشێنێ لەگەڵیا و بابەتێکی تریژی ئێستا ئێمە ئەوە ئەبینی بە هیچ جۆرێک لە جۆرەکانەوە پێویستەکە لە ڕووی پرۆتۆکۆلی و لەناو کۆنگرێسا وتاری هەبێت سوودانی ئەگەر پێشوازی لێکراو بێ پێشوازی لێ بکرێت لەلایەن کۆنگرێسەوە کۆبوونەوەی لەگەڵا بگرێت لەگەڵ پەنتاگۆنا بەڵام کوێن بابەتانە ناکرێت چکە ئەمە دانووساندن نیە ئەمە ئەو بابەتێک کە پێوترێ فەڕستکردنی خاڵ و مەرج لەسەر عێراقا ئەوەی بەنسبەت هەڵبژاردنەوە طبعاً پرۆسی سیاسی لە عێراقا ئێمە زانین عێراق پێشتر لەژێر فەسڵی حوتی نەتەوەیە گرتوەکانە بوو لەژێر فەسڵی حوتا دەرکرا ئێستا لە ژێربەندی شەشایە لە ژێربەندی شەشە پێمان ئەڵێ ئەبێ پرۆسەی سیاسی لە ناو عێراقا سەقامگیر بێت چکە ئەگەر پرۆسەی سیاسی سەقامگیر نەبێ ئاژاو و ئاشوبی ناوخۆی دروستێ بێ ئاژاو ئاشوبی ناوخۆی هەر وڵاتەکە ناگرێتەوە ئەبێ بە ناوچە و بە ناوەندی دروستکردنی تونگوتویژی و ئەرهاب بۆ دەرەوەی وڵاتەکە لەبەرەوە لەو ڕوانگەیەوە ئەمریکا لەژێر عێراق لەژێر وسایی ئەمریکایە ئەمریکاش لەژێر چاودێری نەتەوەیە گرتوەکانە کە ئەبێ پرۆسی سیاسی لە عێراقا سەقامگیرکە بەشێک لە پرۆسی سیاسی لە عێراقا کە سەقامگیر کرێ بەشێکی پەیوەندیدارە بە عێراق و کە نابێت کورد بە هیچ جۆرێک پەرایز بخرێت لەگەڵ سونەکانەوە بینیمان دادگای فیدراڵی قسە لەسەر دادگای فیدراڵی ناکەین چکۆ بابەتێکی یاسایی و تووشی بەرپرسیارەتیمانەکە ئەگەر وریانە دەستی بۆ نەبرێ بیندا کە بە چ جۆرێک ماڵە لەگەڵ دۆخەکەکرێ بەنسبەت دەرێمی کوردستانیشە بابەتی هەڵبژاردن بابەتێکی زۆر هەستیارە بە هیچ جۆرێک لە جۆرەکان ئەمریکا وەکو وەسی بەسەر عێراقەوە و یۆنامیش بە هەمان شێوە ئێمە بینین ئێستا کە دانووساند نەکرێ باڵیۆزی ئەمریکایە پلاسخارتە چەندین جار سەردانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانەکە مەبەستیانە کە هەڵبژاردن بکرێت پارتی دیموکراتی کوردستان لە ئێستا کە ئەم دۆخەی هێناوە بەسەر خۆی و بەسەر هەرێمی کوردستانیشە طبعاً بۆ زانیاری پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە لە قۆناغی ئێستا لە باشیایە و تەسەوری شەکرێ من هیوادارم یعنی ئەم جارە ئەگەر لە هەموو جارەکان وانە بوو بێ هەرواژ نەبوو خۆی بەڵام ئەگەر لەم جارەیە ئێمە هیوادارین بە ڕۆحێکی نەتەوەی نیشتیمانیانە بڕوانە ئەم دۆسی و بابەتیانە ینی واز لە هەژمون و
سەپاندنی هێز و دەسەڵات و گرتنی حکوومەت بێنن لە ناوخۆی کوردستانە بە ئاراستەیەکی نەتەوەی نیشتیمانیانە بە ڕوحێکی کوردانە ماڵە لەگەڵ دۆستیەکان بکەن مەسەلی بەشداریکردنی پارتی دیموکراتی کوردستان ئەگەر بەشداریش نەکا لە هەڵبژاردننا بابەتێکی ئاساییە پرۆسی هەڵبژاردن و سیاسی ئەکرێت پرۆسی هەڵبژاردنەکە بەڵام یەک واقع هەیە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە محکومی یەکن لە بەڕێوەبردننی هەرێمی کوردستانە نە پارتی ئەتوانێت بە یەکێتی هەرێم بەڕێوەبەرێ نەیەکێتیش بە پارتی ئەتوانێت هەرێم بەڕێوەبەرێ لە بەرەو مەسەلی پرۆسی سیاسی پرۆسەیەکی تەواوکاریە ئەگەر هەر بایکۆت ناکا بایکۆتەکەی پێشکێنن بەڵام لەو ڕوانگەیەوە پلاسخارت لەگەڵ باڵیۆزی ئەمریکا لە عێراقا بەڵێ دانیشتن لەگەڵ سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە و جۆرێک لە قەناعەتیان لای پارتی دروست کردووە کۆمەڵی گرانتی ئێنێ کە واش پێشبینی ئەەکەم من بۆ خۆم کە ئەو وادەی کە دەی شەش دانراوە دوا ئەخرێت بە جۆرێک لە جۆرەکان تەنها بۆ ئەوی پارتی دیموکراتی کوردستان بەشداریکە لە پرۆسی هەڵبژاردنە یەک بابەتێ بەنسبەت پارتی دیموکراتی کوردستانەوە طبعا لە عێراقا و لە هەرێمی کوردستانیشە بە هەمان شێوە شتێک نییە بە ناوی حزبی زۆرینەوە لەبەرەوە ئەم وڵاتانە بریتی نین لە هەرێم و عێراقیش بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەگشتی بریتی نین لە وڵاتانێک کە خۆیان پرۆسی دیموکراسی هەڵقڵاوبێتیانە پرۆسی دیموکراسی بریتێ لە کۆمەڵێ پرەنسیپ و بنەمای هاوردەکراوی ڕۆژئاوایە بۆ ناوڵاتە ڕۆژهەڵاتیەکان و ئەقڵیەتی تاچی ئێمە دەسەڵاتدارانی ئێمە هەرگیز یەکتری پێ قبوڵ ناکرێت لەبەرەوە مەسەلی دیموکراسی زۆرینە لە عێراقا بێ یاخۆ هەرێمی کوردستانە بابەتەکە بوونی نییە لەبەرەوە ناچارە ئەبێت ڕازی بێت بە دیموکراسی تەوافقی و بەرگەنووی کە تەنها لە عێراقا بوونی هەیە لەبەرەوە ئەبێت بەشداری کات لە پرۆسەکە بۆ پاراستنی قەواری هەرێمی کوردستان ومانەوەی دەسەڵاتەکانی چکە مازانی ئێستا ئەگەر ئەمە ڕوونەدا دڵنیاتەکەم ڕوئەیە دڵنیاتەکەم ڕوئەیە ینی بابەتێکی ئێمە بۆچی دوور بەڵام بابەتێکی یاسایی هەیە دکتۆرە مەسەلەن ئەگەر بێت و شائیمانە بڕوانین بڵین ڕوونە بەڵام مەسەلەکە مەسەلەی تەمدیدی کۆمیسیۆنەکە بە هیچ شێوەیەک ناکرێت بابەتی بە جۆرێک ئەمریکا ئەوزا تەرتیبی ئەوزاع ناکات کە زیان لە پرۆسی هەڵبژاردنەکە بە پرۆسی هەڵبژاردنەکە پارتی دیموکراتی کوردستانیش بەشداریەکە بەڵام بۆ خۆی ئێمە بە حەقیقیش بین بە پارتی دیموکراتی کوردستان چکە ئەمە تا ئێستا توانیوانە 11 کورسی کۆتا بۆ بەرژۆندی خۆیان بەکاربێنن کە بەداخەوە ئەو نوێنەرانی پێکاتەکان نەیانتوانی نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆیان بکەن ئەگەر نابەراورد بە حکوومەتی عێراقی لە کۆی 309 کورسی 9 کورسی پێکاتەکانە هەرێمی کوردستان لە کۆی 111 کورسی 11 کورسی پێکاتەکان بۆ ئەنی تۆ سێر ئەگەر بە ڕێژە و ڕێژەکاری وەریگری ئێمە زیان لە هەرێما زیاتر درراوە بە پێکاتەکان و زۆر زیاتریش وەکو دیاریش پێیاندراوە بەڵام بەداخەوە نەیانتوانی بێنانی خۆیان پارێز نەمەیەکەم دووش ئەبێ ئێمە یەک واقع بزانین پارتی دیموکراتی کوردستان ئەیویست بێگومان بریندارە ئەیویست بۆ ئەم جارە 50 کۆیەک بێنێ بۆی حکوومەتی زۆرینە بە تاقی تەنها پێک بهێنرێ ئەوەش بابەتێکە بە هیچ جۆرێک لە جۆرەکان لە هەرێمی کوردستان و لە کۆی عێراقا ڕوونا لەبەرەوە لەو ڕوانگە و پرۆسەکە تۆزێک ئالۆزی تێ ئەکەوێ و هێوربوونەوەیەکی ژێ لە ناوچەگا چکە دابەشکردنی هەژمونە و ئەمریکاشەم دۆخە ئەبەم شێوەیە قبوڵ ناکات چکە ئەگەر بێتە سەرباری ئەوە دۆخەکە بە تەواوی ئاوەژوو ئەکاتەوە من پێشم وانییە دەسەڵاتدارانی پارتی خەڵکی حەکیمی تایە خەڵکی زانای تایە خەڵکێکی تایە کە درک بە گۆڕانکاری نێودەوڵەتیەکانەکە لەبەرەوە لەو ڕوانگەوەم پێم وانیە زۆر ئەم تەعنیت و ئینکاریە بەردەوام بن لەسەری سپاس دەکەم سپاس بۆ بەڕێز دکتۆرە نیکۆلا پسپۆری سیاسەتی نێودەوڵەتی سپاس بۆ گفتوگوێ سپاس بۆ بەڕێستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بە یەکەوە پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردنە مولایەکتان ئەمانەتی خوای گەورە بخواتەوە